بچن بۆ دەشت و سەیران بچن گەشت بکەن بەڵام ورد بنەوە لە ئاەتەکانی خوا هەڵمە پەڕن گۆرانی مەڵێن تێکەڵی پیا و ئافرەت مەکەن ئێمە جەژن بەس قوربان و ڕەمەزانمان هەیە جەژنی قوربان و ڕەمەزان جەژنی ترمان نییە هیچ کەسێک جەژن نەکا بە ناوی مسلمانەوە بەس قوربان و ڕەمەزان هیچی ترمان نییە تەواو پێغەمبەر صلی الله علیه و سلم چوە مەدینە ئەمە جەژنێکەوە 2 3 و 4 هەمووی فەرمی ئەمانە هەمووی لابن هەمووی جاهیلیەت ئەوەی کە ماوەتەوە قوربان و ڕەمەزان و هەردووکیشی دوای عیبادەتێک گەورەیە خوای گەورە بمانگەیەنە بە ڕەمەزان ڕەمەزان دێ مانگە بە ڕۆژۆبی دوایی جەژنەکەی خوایە سوپاس بۆ تۆ لە من خۆش بوویت قوربان دێ تۆ قوربانیەکەی جەژنەکەی خوایە سوپاس بۆ تۆ منە ئازاد کرد لە ئاگر بەهۆی ئەم نەفسەوە کە لە پێناوی تو سرم بڕی ئەو ئاژەڵە بۆیە کەذالک الخروج خوای گەورەش ئاوازین دوومانەکاتەوە برا خۆشەویستەکانم ژینگە پیس مەکەن ئاگاتان لە ژینگە بێ با بە جوانی بمێنێتەوە ئاگاتان لە تێکەڵی پیا و ئافرەت بێ خێزان و کچەکانتان عرض مەکەن بۆ خەڵک براکەم فیتنە زۆر زۆرە بەڕاستی فیتنەیە زۆر زۆرە لە خۆت ئەمین مەبە لە خێزانە ئەمین مەبە لە کوڕەکەت ئەمین مەبە لە کچەکەت ئەمین مەبە وەڵڵاهی زۆر خراپ قەوماوە وەزاکە وەزعی زۆر خراپ ڕوویاوە ناو خەڵک تووشی زینا بووە خەڵک تووشی خیانەتی زەوجی بووە خەڵک تووشی تاوانی گەورە بووە خەڵک تووشی کوشتن بووە خەڵک تووشی زۆر خراپە بووە لە تێکەڵی دنیا و ئافرەت و ئەم جۆرە شتانەوە خۆتان پارێزن خوای گەورە فەرمی قو ئەنفوسەکم و ئەهلیکم نارن خۆتان و ماڵ و منداڵەکانتان پارێزن